اجبرکونسەی تەباخە ساڵا 2014 هەزاران زەلامێ شنگال شەهید بوون و هەزاران کەفنە دەدەستێ داعشدا و بێسەر و شوێن بوون و ژبەرکردنە بە کەمپادا ژیان پڕ بزەحمەتە لەو ڕاژیانە پتریا خێزانên ئاوارەیان شنگال کەفتیا سەرملێن کەچوژنên ئاوارە و وەکو بەسنا و شەیما کو خوارەنگە هەکە پرێڤە دبن و خێزانی خۆ پێ خۆدان دکەن احتمادا خۆ تابژنە سەر نەفسا خۆ و مالا خۆشی vêkê darînên şoxil nehey baxtêka çik derkeve şoxil bike û misada mala xwe bike û ailetê xwe bike û bête şoxil û şoxil nem cemî de ev rastî şoxilê me bizehmet e bes ba şoxilê me xweş e ji ber nêzîkî mala em îvare vedgerîne mal sibe hatîne ser şoxilê xwe hetanekî saet heştê nehê tiştekî wisa em vedgerîn. أتكلم بشارياتهم ساعة هشت سبيمتنا بحد تقريبا بين شيء بينا في دل شغلتين والسبي من شنا مالي عيلة خبي خدان كنا شغلتي في شتر مناديد نزل كي مالا خوا سبي من شنا مالي شي بما باش جلك عيلة تخم بخدان كن قرات بيتر جبت بس عيلة ما إنه تنكو شغل كيما وخاصة درس مركزة يعني تنابت دورفا بس أوجد فرق جسر تورانينا هەرچەندە نەهادا و ناڤاوی جیڤاکیدا کارکردنا کەچ و ژنە خواردنگەها گەلێکێمە لێ کارکردنا کەچ و ژنên ئاوەرەیان شنگال جیاوازیا خۆ هەیە وەک ئیدارا vê مەطعمێت کەم ڕاستی هانە دەف من هەردوو بۆ کاری ڕاستی من فەردی تەزدەف خۆ بدمە کاری و ئاوەرەنا حەوجەی شۆلی بوون و کەسێکی وانی شۆلینەوە بڕاستی مژی فەردی تەزدەف خۆ بدمە شۆلی بڕاستی شۆلانژی پاقژە ملتەزمم بداوامە خۆ شوانيش باقش براستي ومش تريجي ترازينا وخانقا ماشي نيف حقا شولجي باشا بوانج باشا وبماشي باشا والحمد لله تقديت بەسنا و شەیما نمونەیە هەزاران کەچوژنێن ئاوارەنا کوژ بۆ بڕێڤەبرنا ژیانە خێزان و خوشکوبرایان خۆ دەستدا نەهێلاینە و کار دەکەن و ژیانە خۆ پێ بڕێڤە دەبن شێروان خدر کورسان نیوز کۆمەڵگەها شاریە